هاوڕێیانی خۆشەویست سڵاوی خواتان لێبێ. پرسیاری ئەم جارە ئەپرسین دەسەڵات چییە؟ بە ئینگلیزی What is authority؟ پرۆفیسۆر نیکۆلاس بەربڵز کە پرۆفیسۆری پەروەردە و دیراساتی سیاسەتی پەروەردەییە لە زانکۆی ئیلینۆی لە ئەمریکا وەڵامی پرسیارەکە دەداتەوە. باسی ئۆثۆرەتی، باسی دەسەڵات باسێکی گرنگی بواری پەروەردەیە. لە ئەم باسە ینی پەیوەستە بە ئەوەی کە ئێمە لە باسخواسی پەروەردە چییە و لە باسخواسی تەنانەت معریفە چییە و چیەتی معریفەدا پێویستە بابەتی دەسەڵات تاوتوێ بکرێت و ببێتە بەشێکی دانەبڕاوی باسوخواسی پەروەردە و باسوخواسی هەر بوارێکە لە پەروەردەدا دێتە گۆڕێ. بەشێکی گرنگی باسوخواسی پەروەردە و تەنانەت چیەتی معریفەش پەیوەستە بە مانا و مەدلولی دەسەڵاتەوە. بۆیە لەم ڤیددیۆیە ئەوەی کە پرۆفیسۆر نیکۆلاس بەربڵز باسی ئەکات من بۆ ئێوە بە کورتی و بە کوردی باسی ئەەکەم و نمونە ئەهێنمەوە ئەوەندەی بکرێت و پێیوەستی ئەەکەمەوە بە هەنێک بابەتی ترەوە کە لە ڤیددیۆکانی پێشترا باسکراوە بە تایبەتی بابەتی معریفە چیە ئەگەر بیرتان بێ what is knowledge. باسی ئەمڕۆ بابەتی دەسەڵات و چیەتی دەسەڵات زیاتر لە بواری مامۆسایەتی و لە بواری پەروەردەکردن و فێرکاریدا باسی لێوە ئەەکەین. چەمکی دەسەڵات ئۆثۆرەتی لە پێناسەی مامۆسایەتیدا دەرئەکەوێت. بۆ نمونە تۆ کە ینی مامۆستا پێناسەکەی مامۆستا کەسێکە کە جۆرێک لە ئۆثۆرەتی هەیە، جۆرێک لە دەسەڵاتی هەیە. دەسەڵاتەکە لە چیا دەرەکەوێت؟ لەوە دەردەکەوێت کە شت فێر دەکات، کۆمەڵە چالاکی دەکات، داوای شت دەکات. ینی ئەو دەسەڵاتە بەکاردێنێ بۆ نمونە بۆ پرسیارکردن لە خوێندکارەکانی، واجب و ئەرکی سەرشانی تەلەبە دیاری دەکات، هەڵسەنگاندن دەکات، کۆمەڵی مامەڵی دیاریکراو دەکات لە پرۆسەی فێرکردندا کە نیشانەی بەکارهێنانی دەسەڵاتە و پێگەی مامۆسایەتی و پێگەی مامۆستا پەیوەستە بە ماناکانی بەکارهێنانی ئەو دەسەڵاتەوە. ئەم چالاکیانش کە مامۆستا دەیکەن بە شێوەیەک لە شێوەکان بەڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پێویستی بە جۆرێک لە ملکەچکردن و ملکەچبوون هەیە، ینی ڕازیبوون هەیە بەو پێگەیی کە مامۆستا هەیەی یا ڕازیبوونە بەو دەسەڵاتەی کە مامۆستا بەکاری دێنێت. خوێندکارەکان جۆرێک لە ملکەچبوون بەڕاستەوخۆ یا بە ناڕاستەوخۆ نیشان دەدەن و پێویستە ئامادەکاریان هەبێ یا ئامادەکاری پێویستە بۆ ئەوی مامۆستایەتی بێتە گۆڕێ. ینی بە ئاشکرا یا بەنیهێنی بەڕاستەوخۆ یا بە ناڕاستەوخۆ جۆرێک لە ملکەچکردن و پێدانی مۆڵەت و ڕازیبوون بە پێگەکە، ڕازیبوون بە بەکارهێنانی دەسەڵات یا بوونی دەسەڵات هەیە کە خوێندکارەکان بەرامبەر بە مامۆستاکە نیشانی دەدەن یا پێویستە قبوڵی بکەن. هەڵبەت کە دەڵێن پەروەردە لە پەیوەندیەکی یانی لە پەیوەندیەکدا ڕوو دەدات، پەیوەندیەکی سەر و خوار لە نێوان با بڵێن مامۆستا و تەلەبە، مامۆستا بۆ تەلەبە با بڵێن، یا لە پەیوەندیەکی بازنەیی خولاو ئەمسەر و ئەوسەر لە نێوان ئەندامانی گرۆیەک، ئەندامانێکی یەکسانی گرۆیەک کە هەمان پێگەیان هەیە، یا پەیوەندیەکی سربەخۆ لە نێوان خوێندکارێک و دەقێکدا. ئەم پەیوەندیانە، ئەم جۆرە پەیوەندیانە جۆرێک لە پێدانی دەسەڵات یا ڕازیبوون بە دەسەڵات هەیە. بۆ نمونە خوێندکارەکە بەرامبەر بە دەسەڵاتی مامۆستاکە هاوڕێ بەرامبەر بە دەسەڵاتی هاوڕەکەی کە هاوتەری بێتی با بڵێن، یا خوێندکارێک یا کەسێک خوێنەرێک دەقێک ئەخوێنێتەوە جۆرێک ڕازیبوونی هەیە بەرامبەر بەو دەسەڵاتی کە دەقەکە هەیەی بۆیە گوێی بۆ ئەگری بۆیە ئەی خوێنێتەوە. لە هەرکام لەم پەیوەندیانەدا، لەم جۆرە پەیوەندیانە دەکرێت بپرسین چییە وا دەکات ئەو دەسەڵاتە هەبێت، چییە وا دەکات ئەو ڕازیبوونە هەبێت کە کەسێک شتێک لە کەسێکی تر وەربگرێت، ملکەچی پێگە و دەسەڵاتی کەسی بەرامبەرەکەی بێت. کەواتە پەیوەندیەکە لە هەر جۆرێک لەم پەیوەندیانە لە نێوان کەسێکە لایەنێکە کە دەسەڵاتی هەیە لەگەڵ لایەنێک کە دەسەڵاتەکەی قبول کردووە و پێی ڕازیە. لە ڕوانگەی ماکس وێبەر و کۆمەڵناس و تیۆریستەکانی دواترەوە دەبێت جیاوازی هەبێت لە نێوان ئەم دەسەڵاتە لەگەڵ هێزدا، ینی جیاوازی لە نێوان ئۆثۆرەتی لەگەڵ پاوەر، ینی ئەوان جیاوازیان لە نێوان ئەم دوانەدا کردووە با بڵێن. پێیان وایە کە هێز پێویستی بە ملکەچکردنێکی بە زۆر هەیە،
یا وەکو بڵێ زۆرم لێ هەیە ڕازیبوونی تێدا نیە بەکارهێنانی هێز ڕازیبوونی تێدا نیە بەڵام دەسەڵات بەوە لە هێز جا دەکرێتەوە کە دەسەڵاتێکی شەرعیە کە ڕازیبوونێکی لەگەڵە خۆ ملکەچکردنێکە بەرامبەر بەبوونی ئەو دەسەڵاتە یانیش وەکو بڵێ بەویستی کەسەکە بەویستی خۆی یا کەسەکان بەویستی خۆیان بەو دەسەڵاتە ڕازین یانیش بە نابەدلی ینی وەکو بڵێ مەجبوریەک لە پێویستیە لە پێویستیان پێێتی مەجبورن ینی لەوە ناچێت لە سەداسەد حەزیان لێبێت بەڵام بۆ کردنی کارێک بۆ وەرگرتنی بڕوانامەیەک بۆ فێربوونی شتێک پێویستیانە بە نابەدلی مەجبوری ڕازیبوونن بەو دەسەڵاتە بۆیە جیاوازی نێوان هێز بە زۆرم لێو بە سەپاندنە بەڵام دەسەڵات لایەنێکی شەرعی هەیە بەوەی کە کەسەکە خۆی ملکەج دەکات بۆ یا پێی ڕازیە یا نابەدڵە بەڵام هەر پێی ڕازیە بە جۆرێک لە جۆرەکان ماکس وێبەر و کۆمەڵناس و تیۆریست کە دوای ئەوە دێن جیاوازی ئەکەن لە نێوان هێز و دەسەڵات لە ڕوانگەی ماکس وێبەرەوە دەسەڵات کۆمەڵی سەرچاوی هەیە یا کۆمەڵی بنەمای هەیە ینی دەکرێت بنەمایەکی تەقلیدی هەبێت بۆ نمونە لە هەندێک فەرهەنگدا کەسانی بەتەمەن جۆرێک دەسەڵاتیان هەیە لە کۆمەڵگەت جۆرێک قسەیان دەخوا جۆرێک پێگەیان هەیە کە ئەمە بنەمای دەسەڵاتەکەیانە دەسەڵاتەکە تەقلیدیە بەوەی کە کەسەکە بەتەمەنە یانیش لەسەر بنەمای کاریزمایە بۆ نمونە ئەو دەسەڵاتی کە قارەمانێک لە کۆمەڵگەدا هەیە یا کەسایەتیەکی دیاریکراو هەیە یا کەسێکە مێژوویەکی هەیە جۆرێک لە کاریزما و ئەکات ئەم کەسە قسەی زیاتر بخوا خەڵک گوێی بۆ بگرێت جۆرێک لە شەرعیەت هەبێ بۆ قسەکانی جۆرێک دەسەڵاتی هەیە یان لەسەر بنەمای یاسایی عەقڵانی بۆ نمونە ئەو دەسەڵاتی کە دادوەرێک هەیەی یا ئەو دەسەڵاتی کە بەرپرسێکی ئیداری هەیەی یا کەسێکە لە پێگەیەکی ڕسمیە پێگە ڕسمیەکەی جۆرێک دەسەڵاتی ئەداتێت دوایی پاشان هەڵبەت بنەمایتیشان بۆ زیاد کرد یەکێک لە ینی ئەو بنەمایە کە بۆ ئەم لیستە زیاد کرا بنەمای پرۆفێشناڵ بوون یا بنەمای پیشەیی کەسێکە کە دەسەڵاتەکەی لە پیشەکەیەوە وەردەگرێت بۆ نمونە کاتێک کە پزیشکێک دەسەڵاتێکی دیاریکراوی هەیە لەبەرەوەی پزیشکە پیشەکەی ئەو دەسەڵاتی دەداتێت کە قسەی بڕوات لەبەرەوەی پزیشکە قسەکەی تەواوە قسەکەی وەردەگیرێت زۆر کەس دەڵێن کە مامۆستایەتی هەموو ئەم بنەمایانە یا زۆرینەی ئەم بنەمایانەی تێدایە بۆ نمونە لە پۆلدا زۆر جار مامۆستاکە بە تەمەنترینە جۆرێک دەسەڵاتی ئەداتێ بۆ نمونە مامۆستاگە کارزمایەکی هەیە ینی ناسراوە لەوە چالاک بوو بێ لە کۆمەڵشتی هەیە ینی جۆرە کارزمایك یا تەنانەت جلوبەرگ و شێوەی ڕاوەستانەکەی یانیش ئەو هەموو شعر و ئەو هەموو قسە و باسە لەسەر مامۆستا دەکرێت ئێمە شعرمان لە مەکتب خوێندووە لەسەرەوەی کە چۆن مامۆستا خەریکە پێگەی دەگاتە پێگەی پێغەمبەران جۆرە لە کاریزمان لە چواردەوری مامۆستا دروست دەکرێت یا بۆ نمونە مامۆستا بەهۆی پێگەی ڕسمیەوە کە ئەمە مامۆستایە و پۆستێکی ڕسمیە و لە پرۆسەی پەروەردەی ڕسمیدا پێگەی هەیە کۆمەڵە شەرعەتی دیاریکا وەرەگری و لە بنەما چوارەمەکەش مەسەلەی پیشەیی بوون و پرۆفێشناڵ بوونە کە پیشەی مامۆستایە بۆیە قسەی ئەخوات بۆیە ئەبێ گوێی لێ بگیرێت بۆیە مامۆستایەتی هەندێک یا کۆی ئەم بنەمایانە لە خۆ دەگرێت بەڵام ئەو تیۆریستانەی لەسەر ڕێچکەی میشێل فوکۆ کار دەکەن ینی باوەڕیان بەم جیاکاریە نییە لە نێوان دەسەڵات و هێزدا ئەوان تەنانەت دەسەڵاتی شەرعیش دەخەنە ژێر پرسیارەوە ئەوان تەنانەت ینی مەسلەی هێز و زۆرە ملێ و ملکەچکردن ملکەچ پێکردن دێنە ناو دەسەڵاتەوە و ینی باوەڕیان بەم جیاکاریە نییە کە ماکس وێبەر و ئەوانی تر باسییان لێوە کردووە شکیان لێ هەیە دەیخەنە ژێر پرسیارە و دەیخەنە ژێر ڕخنەوە قسەی تریان لەبارەیەوە هەیە لەبەرەوەی چەمکی هێز لای ئەوانەی کە وەکو گوتم ڕێچکەی میشێل فوکۆ دەگرن لە ڕخنە و لە لێکۆڵینەوە لای ئەمان چەمکی هێز فراوانترە بۆیە تەنانەت باسی بەکارهێنانی هێز لەو پەیوەندیانەش دەکەن کە لایەن گوایە شەرعیە و زۆرم لێی تێدا نیە بۆ منە دەپرسن کە ڕۆڵ و بەرپرسیارەتی ئیداریەکان لە ڕاستیدا سوود و قازانجی کێی تێدایە ینی کەسێک دەڵێ من شەرعیەتم لە پۆستەکەم و لە پێگە ئیداری و ڕسمیەکەم وەرگرتووە بەڵام ئایا خودی کەسەکە و حەز و ئارەزووی کەسەکە تا چەند
پاڵنەری شەرعیەتەکەیەتی و پاڵنەری بەکارهێنانی هێز و دەسەڵاتەکەیەتی لە بری پێگەکەی. یان بۆ نمونە کاتێک کە ئێمە دەڵێن پسپۆڕیەک و پیشەیەکە کە ئەم شەرعیەتە ئەدات، ئایا مێژووی دروستبوونی ئەم پیشەیە تا چەند کاریگەرە لەسەر پێگەی کەسەکە و دەسەڵاتی کەسەکە، یا بۆ نمونە ئەو فرتوفێڵەی کە لە پیشەدا دەکرێت، ئەو فرتوفێڵەی کە بۆ ناوبانگ بۆ پێشکەشکردنی ئەو پیشەیە وەکو شتێکی دیاریکرا و شاز و شتێکی سیر با بڵێن هەندێک جار، تا چەند کاریگەری لەسەر پێگەی دەسەڵات هەیە، ینی بەکارهێنانی هێز بە شێوەی جیاواز. بۆ نمونە ینی نمونە بدەم، زۆر جار هەیە پیشەیەک ئەوانەی کە پیشەگەرن، ئەوانەی لە پرۆفێشناڵن لەو بابەتە، یا باڵێن پزیشکان، سندیکای پزیشکان یا کۆلێژی پزیشکی، خوێندنی پزیشکی، کۆمەڵێک ڕێگە و شوێن بازنە دەکێشن نەک بۆ دیاریکردن و ناساندنی گرنگی پیشەکە، بەڵکو بۆ تەسکردنەوەی بازنەی پزیشکی، بۆی هەموو کەس نەبێتە پزیشک. ئەوان ئەیانەوێت وەکو بڵێ فلتەرێک دابنێن بۆ ئەوەی کێ بەدڵیانە یا کێ بەدڵی پیشەکەیە بێتە پێشەوە، کێش بەدڵ نییە بچێتە پشتەوە. بۆ نمونە ئێمە نمونە زۆرە لە کوردستان خوێندنی دکتۆرا، 20 ساڵ پێش ئێستا خوێندنی دکتۆرا کۆمەڵ ڕێوشوێنی هەبووە، ئەمڕۆ کۆمەڵە ڕێوشوێنی تری هەبووە. دەکرێت لە کاتێک لە کاتەکان بوونە مامۆستا زۆر ئاسان بوو بێت، ئێستا 1001 ڕێگر هەیە بۆ بوونە مامۆستا. وەرگرتنی بڕوانامەیەک، بۆ نمونە بوونە ئەندام لە سندیکایەک، بوونە ئەندام لە گرۆ و کۆمەڵەیەک، دیاریکردنی پیشەیەک، بنەماکانی پیشەیەک زۆر جار هەیە ئەوانەی کە لە پیشەکەن و پێگەی خۆیان بەهێزە ئێستا دێن ڕێوشێن دادنێن. بۆ نمونە ماوە چەند ساڵێک پێش ئێستا ئەوانەی پسپۆر ئەوانەی پزیشکی ددان، من بیرم دێ لە کوردستان خۆپیشاندانیان کرد لەبەرەوەی یان ئەوانەی کە لە کۆلێژی یاسا یا کۆلێژی ماف دەرچوو بوون دەبواە وتیان بۆ ئەوەی ببنە ئەندامی سندیکا یا ناسنامە وەربگرن پێویستە ساڵێک بخوێنن، 2 ساڵی تر بخوێنن. ینی ئەم ڕێوشوێنانە زۆر جار هەیە پەیوەندی بە پیشەکەەوە نییە، بەڵکو پەیوەندی بە ئەو بازنەوە هەیە کە ئەوانەی لە پیشەکەدا جێیان تونند و تۆڵ کردووە بازنە ئەکێشن و سنوورەکانی پیشەکە دیارێکن. بۆیە ئەمانەی لەسەر ڕێچکەی میشێل فوکۆ ئەوانە ڕخنەگرن و کار دەکەن، پرسیار لەوەش دەکەن. بۆیە بە هەمان شێوە مەسلەی پێگە و دەسەڵاتی مامۆستاش ینی ڕخنەی لێ دەگیرێت. تا چەند مامۆستا هێزی کەسی خۆی، هێزی کۆمەڵایەتی خۆی بەکاردێنێ و لەژێر ماسک و لەژێر ئیدعای مامۆسایەتی و گرنگی مامۆسایەتی و کاریزما و پێگەی مامۆسایەتی وەکو شتێکی پیرۆز خودی خۆی و ویست و ئارەزووی خۆی دێتە پێشەوە. بۆیە بە هەمان شێوە ڕخنە لەوەش دەگیرێت کە ڕخنە لە شەرعیەتی مامۆسابوونیش دەگیرێت. بۆ پێداگۆگە ڕادیکاڵەکان ئەوانەی کە لەسەر ڕێچکەی پاڵ و فرێرێ کار دەکەن و بیر دەکەنەوە، هەر پەیوەندیەکی سەرە و خواری نێوان مامۆستا و خوێندکار لە کۆمەڵگە نایەکسانەکاندا پەیوەندیەکە لە نێوان زاڵم و مەزلومدا. بۆیە ئەوانیش بۆچوونی خۆیانیان هەیە لەو بارەیەوە و شکیان هەیە وەکو بڵێ پرسیار لە شەرعیبوونی پەیوەندی مامۆستا و خوێندکار دەکەنەوە، بە تایبەتی بەوەی کە مامۆستا پێگەیەکی بەرزتری هەیە، خوێندکار پێگەیەکی نزمتری هەیە لە کۆمەڵگە نایەکسانەکاندا. پێیان وایە ئەم پەیوەندیە بە هەر شێوەیەک بێت پەیوەندی نێوان زاڵم و مەزلومە. لەبری ئەوە فرێرە پێشنیازی پەیوەندیەکی یەکسان دەکات، پەیوەندیەکی هاوتەریب دەکات لە نێوان مامۆستا و خوێندکار، پەیوەندیە کە هەردوو لە پەیوەندیەکی پەروەردەییدا دەبن، بە مانای ئەوەی کە هەردوو لە گەشە دەسێنن، هەردوو لە یەکتری فێر دەبن، نەک مامۆستا زانیارەکانی بداتە تەلەبە وەرگر بێ، نەک مامۆستا پێدەر بێ و خوێندکار وەرگر بێت، نەک مامۆستا زاڵم بێ خوێندکار مەزلوم بێ. بەڵام ئەمە مانای وانە فرێرێ مەبەستی ئەوەیە کە هەموو پەیوەندیەکی مامۆستا و خوێندکار پەیوەندیەکی گەندەڵ و گەندەهێنە، یا ئەو دەسەڵاتی مامۆستا هەیەی هەمیشە دەسەڵاتێکی گەندەڵ و گەندەهێنە. تەنانەت فێرکارێکی ڕەخنەیی
کە هەوڵی ئازادکردن دەدا، هەوڵی دروستکردن و بەشداریکردن لە پرۆسەیەکی فێرکردنی وا دەکات کە ئازادی هێن بێت. تەنانەت فێرکارێکی واش پێویستی بە جۆرێک دەسەڵات هەیە یا بە جۆرێک خۆ تەسلیمکردنی خوێنکار هەیە بۆ مامۆستا. لە کاتێکدا کە ئەم مامۆستا یا ئەم فێرکارە ڕخنەیە هەوڵی هەڵنان و ئازادکردنی بەرامبەرەکانی دەدات. بۆیە فرێرێ بە هەموو شێوەیەک دەسەڵاتی مامۆستا ڕەت ناکاتەوە، چونکە پێی وایە تەنانەت ئەو مامۆستایەکی ڕخنەیی کە هەوڵی ئازادکردن دەدا پێویستی بە دەسەڵات هەیە، پێویستی بە جۆرێک خۆ تەسلیمکردنی خوێنکاران هەیە بووی. تیۆریستە فێمینیستەکان ئەوانیش هەر کێشەیان هەیە و ئاراستەی خۆیانیان هەیە، بەڵام وەکو بڵێ لە گرەیەکدان لەلایەکەوە پەیوەندی دەسەڵات ببەستنەوە بە ئەو پەیوەندیە نایەکسان و پیاو سالارانەی کە لە کۆمەڵگەدا هەیە و لەلایەکی تریشەوە بەدیلێکی فێمینیستانە یا ژنانە پێشکەش بکەن، ینی بەدیلێک پێشکەش بکەن کە بۆ نمونە بەدیلێکی ژنانە بێت، بەدیلێکی دایکانە بێت، بەدیلێکی بێ لەسەر بنەمای خەمخۆری گرنگی پێدان احتیمام، بەدیلێک بێت یا تەنانەت بەدیلێک بێت کە هەر وەکو بڵێ کە بە ناچاری دەسەڵاتی تێدا بێ ئەو دەسەڵاتە لەق بکات یا سنتەری دەسەڵاتەکە بگوازێتەوە لە ناوەڕاستەوە لە چەقەوە بیگوازێتەوە بۆ پەراوێزەکان با بڵێن، یان ئەوەی کە بە شێوەیەکی تەقلیدی بۆتە سنتەری دەسەڵات ئەمان بێن لەو پەیوەندێدا ئەو سنتەرە بگۆڕن، وای لێ بکەن چەقی دەسەڵاتەکە بگۆڕێت بەرەو لایەکی تر بڕوات.